بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ خوێندنەوەیەک بۆ ڕووداوەکەی گوندی لاجان لە سنووری پارێزگەی هەولێر دەکەین و بەکارهێنانی هێز بۆ چۆڵکردنی گوندەکە چ مانایەکی تێدایە و ئەوەی کە ڕوویدا ڕاگواستنی دانیشتوانی گوندی لاجان لەبەرچی بوو ئایا ئەمە شەڕی کۆمپانیایەکە بۆچی هاوڵاتیان دەکرێنە قوربانی کۆمپانیا حیزبیەکان باز لە مەترسی بەکارهێنانی چەکیش دەکەین بۆ وەڵامدانەوەی داواکارەکانی خەڵک کە پارتی ویکێتی بەردەوام هەر کاتێک کە بەرژەوەندەکانیان بکەوێتە مەترسی و بۆچی چەک بەکاردێن و سەرسەر ئەوەش دەکەین بوونی چەکداری حیزبی یاخود چەک ڕاستی عاشرەتەکانیش چەندە کاریگەری لەسەر ئاسایشی هەرێم هەیە و داهاتووی ئەو ناوچانەش چی بەسەردێن پرسەرگە ڕێک لە بەڕێزان مامۆستا عوسمان گۆڵپی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروەها لە هەولێریشەوە بەدران مەحیەدین ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێن بەڕێز دەمڕۆ وێنەکانی ئەو گوندەت بینی گوندی لاجان کە ئاوارە بوون خۆتان ئاگادارن کە پێشتر داوای هەلیکاریان دەکرد لە پاڵاوگەی لاناس کە لە سنووری گوندەکەیاندایە خوێندنەوەت بۆی چیەوە ئەم ڕاگواستنی دانیشتوانی گوندێک لەبەرخاتری کۆمپانیایەک وە بەکارهێنانی تون و تێژیش سپاس بۆیەوە لە ڕاستیا و دیمەنانی ئەمڕۆ بینێمان دیمەنی ناخەژێنن و ئەکرێ بڵێن دیمەنێکی جیاواز بوون لە ململانێ سیاسەکانی ڕابردوویان لە ململانێ ئەمنیەکانی ڕابردوو قەت نەبووە گوندێک بۆ نمونە داوای چۆڵکردنی بکرێ بۆ دەستگیرکردن بێ بۆ هەر ئیجرعاتێکی ئەمنی بێ چونکە دوجار دەوڵات ئەبێ ممارەسەی هەر هەنگاوێک بکا کە دەیگرێتە بەر ئەگەر وەک دەوڵەت ئەمە کراوە و ئەگەرنا ڕێگەی تر هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ چۆنێتی ئەم گرفتانە بەداخەوە دەستبردن بۆ ئەم گرفتە بە شێوازێکی خراپ دەستی بۆ براوە و دەسەڵات بەرپرسە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە چونکە گەر سەرنج بدەین یاسا ڕێوشوێنی جیاوازی داناوە دنیایەک ڕێکاری ئەمنی هەیە بۆ دەستگیرکردنی خەڵک بۆ چۆنیەتی تەنانەت ئەگەر هەڵقوتانە سەریش بێ ئەڵقوتانە سەر بە پێی مادەکان تەنانەت مادەی تیرۆریش ڕێگە و شوێنی خۆیە مادەی قەتڵ ڕێ و شوێنی خۆیە مادەی تاوانی ئاسایی مادە و شوێنی هەندێک شوێن ئەسەر پۆلیس ناکابێ بە تەلەفۆنێک بڕوا ینی دنیایەک ڕێکاری یاسایی هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەر کەسێکا کە ئەگەر تۆ بە تۆمەتبار بە تاوانباری بزانی بەڵام ئەم جۆرە مامەڵەیە لە دەرەوەی یاسایە و ئەمە یەکەم جاریش نیە لە هەرێمی کوردستان ڕووەدا و ئێمە ئەکرێ بڵێن لە 33 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان شتێگەیە پێڵێن چەک لە دەرەوەی یاسا چەک لە دەرەوەی دامەزراوەی فەرمی و ئەمە چ لای عشیرەت بێ چ لای شەخصێک بێ چ لای بەڕاستی بەرپرسێکی حزبی بە هیچ فەرقێکی دیە دوجار پێڵێن چەک لە دەرەوەی یاسا لە دەرەوەی مامەڵەی نایاساییانە و لە ڕابردووشە زۆر جار ئەستن هێزە فەرمیەکان چەکیان بەکارێناوە لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی مۆڵەت و بۆ کۆمەڵێک هەندێک جار بەکاریان هێناوە بەرامبەر بە خەڵکی مەدەنی ینی خەڵکێک کە هیچ وەسائلێکی ئازاردەری پێ نەبووە بۆ نمونە لە خۆپیشاندانی مامۆستایان لە ڕانیە کوشتنی شەیدێر و ژمارەیەک بریناربوونی ژمارێک لە هاوڕێیان لە دەڤەری ڕانیە و قەڵاتجێ ئەوانە ینی بۆ نمونە ئێمە ساڵی ڕابردوو لە ڕێگرتنی ڕێی ئەربەر ڕێی تەنکەرەنەوتەکان ئەوی ژەر بامان شێوات ڕێگرتن بوو لە دزینی نەوت ینی تۆ سەرنج بدە لە ئەوان نەوتیان بەلاوە زۆر گرنگە جاستەنکەر بێت پاڵاوگە بێ منەمەوێت لێرەوە بڕۆم بۆ ئەوەی ئەمڕۆ ینی سەرنج بدە ئەوان باکیان بەوە نیە شەقامێگەگری بۆ چەندین ڕۆژ بۆ نمونە وەڵامیشت نادەنەوە و مامەڵەی یاسایی لەگەڵاکەن بەڵام کاتێ ئێتە سەرەوەی ڕێ لە تەنکەری نەوتی دزراو ئەگری واتە ڕێت لە شتێکی یاسایی نەگرتووە نەوتێک هەیە بە قاچاغ ڕواتە دەرەوە داهاتەکەی چێتە گیرفانی چەند بەرپرسێک و هەندێک کۆمپانیای بەرپرسەکان سوودی لێ ئەبینین واتە تاڵانکردنی نەوت خەڵکێک ڕێ لە تاڵانکردنی نەوتەگرێ تۆ بەچەک و تونندوتیژی ڕوبەڕوویە بیتەوە ئەمەیەک دیوێکی تریشی بۆ نمونەوەی ئەمڕۆ ڕوویدا پێمانەڵێ دەستبردن بۆ گیرفانی بەرپرسەکان دەستبردن بۆ خاوەنی ساحب مەسلحەتەکان
کاردانەوەی ئەمنی لێکەوێتەوە ئەگەر نایەسە بۆ نمونەوە ئەگەر کۆمپانیای حزبی یان بەرپرس نەبووایان داهاتێکی گەورەی بۆ بەرپرسەکان تێدا نەبووایە هەر زۆر ئاسایی مامەڵەیەکیان لەگەڵا کرد و گرژێک ڕوودا لە بینی کۆمپانیای کوشتێکی بەس نە کاتێک کە کۆمپانیایەک کە پاڵاوگەیەک ئەتوانێت تەواوی حکومت بخاتە ئینزارەوە ئەمە گرفتێکی گەورەیە هێزی چەکداری بەکاربێنێەوە تەقە بکات لە خەڵک لەکوێی دنیاە سکوریتی کۆمپانیایەک بتوانێت تەقە بکات لە خەڵک ئەم یاسایە لەکوێوە هاتووەکاری خەڵکی کرد من کەسوکارەکەمان بینی وتی بە 15,000 ڕۆژیشی کردووە باریشی بەراوگری لە هەموو دنیا شێوازی سکوریتی ئەوەی کە پاسەوانی پێڵن ئەسڵەن یاساکەی وایە ئەڵێ ئەبێ مەترسی لەسەر تۆ دروست بێت ئەو کات تۆ بتانی بدیفاع لە خۆت بکەیت لە هیچ شوێنێ مەترسی دروست نەبوو ئەوان تەقاکەن ئەوان بۆ نمونە زۆر ئاسایی خەڵکە کوشن هۆکارەکەی یەکشتە 33 ساڵە خەڵکی بێتاوان لە وڵاتە ئەکوژرێ یەک چەکداری حزبی یەک بەرپرسی حزبی نەدادگایی کراوە گەێنراوەتە سزای خۆی نە هیچ شتێک هەموو ئەوانەی چەکیان پێ بووە تەقەیان کردووە و لە سەنگەری خەڵکابوون حزب پەنایداون دەسەڵات پەنایداون دوجار خەڵک باجەکەی داوە و هەر بۆیە ئەگەر دەکەس لەسەر تەقەکردن لە خەڵک لەسەر بەکارێنانی چەک لە دەرەوەی یاسا سزا بدرێ لە وڵاتە کەس جورئەتی ئەوە کات جارێکتر چەک بەکاربێنێ نایکا بەڵام تۆ چەکدارانی خۆت بارز دەزواڵا کردووە بۆ تەقەکردن لە خەڵک تەقەکردن لە خۆپیشاندەر تەقەکردن با گریمان گەنجێکی ناڕازیە چۆتە سەر لالەزار بەردێکی پێیگرێت ئەو لاناز بەڵێ لە کۆنزیکن زۆر دووریژینەوەی ئەوەی لالەزار بەردێکی تێگرێت دی با بەردی تێبێت با جامی 4 ئۆتۆمبیل بشکێ ئێمە بینین خۆپیشاندانەکانی فەرەنسا و بریتانیا باڵەخانە سووتێ ئۆتۆمبۆلی پۆلیزە سووتێ هێشتا خەڵک لەوێ دەست ناکرێتەوە لە خزمەت ماوسەقسی زیاترەکەن سوپاسەکەین کاک بەدران سوپاسی جەنابشت دەکەین بەڕێز ئەگەر خوێندنەوەیەکمان بۆ بکەی ئەو ڕووداوە و مانای ڕاگواستنی و خەڵکەش کە ئێمە دەبین خەڵکی بە ساڵاتچوو منداڵ نەخۆش ینی هەمویان ڕاگوێزرابوون هۆکارەکەی چێوە دواتریش ئەو پاڵاوگەی کە لەوێ ئایا سوودی بۆ خەڵکی ناوچەکەی لە ڕووی هەلی کارەوە سوتەمەنیەوە ئادااتەکەی بۆ کێیە بۆ لە ڕووی ژینگەیشەوە کارەساتنی بۆ سەرە و ناوچێ کە لە تەنیش گوندەکەی ئەو کاتت باشکاک حەجیم ساو لە تۆ لە مامۆستا عوسمان لە بینەرانی کەناڵی پەیام لە ڕاستی ئەوەی لەو دوو ڕۆژەی ڕابردوو تا ئێستاش بەردەوامە دۆخێکی زۆر خراپە بەگشتی لەو ناوچەیە ینی ماوە ئەم ڕووداوانە دووبارە ئابنەوە هەمووشی هۆکارەکەی ئەوەیە کە حیساب بۆ خەڵکەکە ناکرێت ینی وای وەگە ئێستا بگەڕێنە سەر کێشەی سەرەکی خەڵکی گوندی لاجان و کۆمپانیای لاناس ینی غەدرکردنە لە خەڵکی گوندەکان و غەدرکردنە لە خەڵکی ناوچەکان جا یان بە هۆکاری ئەوەیە کە زەویان داگیرەکرێ یان ئەوەیە کە لەسەر زەویەکانی ئەوان کۆمپانیای وزە دروست دەکرێ و حەقی خۆیان پێ نادرێ ئەنی من بە دوواداچوونێکی وردم بۆ بابەتە کرد کاک حەچیم خەڵکی ناوچەکە لەوێ بە زۆرترین سعات ئیشەکەن لە خەتەرترین شوێنی زۆنی کۆمپانیاکە ئیشەکەن کەمترین ڕاتیبیانە ینی یەکدانەیەک دوو دانیا بە منیان گوت ئێمە لە ماوەی 30 ڕۆژدارێک 500 بۆ 600 دلار وەرەگرین لە کاتێک عەرەبێک و تورکێک لەوێ ئیشەکەن سەروی 2000-3000 دلار وەرەگرن یعنی ئەم نائەدالەتیە زیاتر شتەکەی زەقیدۆتەوە و خەڵکە گەشت ئەو قەنەعاتێکە قبول نەکرێت دواتر لەوێ خەڵکی ئەم لادەیانە بە سیستەمە عەشایەرەکەی کەتوورەکەی خۆمان زیاتر مندار دروست دەکەن ینی ڕێژەی دانیشتوانیان زیاترە لەگەر شوێنەگەیان لەگەر ناو شارەکان بۆیە هەمیشە پێویستیان بەوەیە کە کار بکەن زەویەکانیان داگیر کراوە لە ڕووی زراعاتەوە ناتوان زراعاتی خۆیان و بەرەمە کشتتوکاڵەکانی تێدا جێبەجێ بکەن بۆ بە کۆمپانیەکانی نەوت و کۆمپانیەکانی مەسفای بنزین و گاز و غاز لەوێش هەلی کاریان بۆ ناڕەخسییان کە هەلی کاریان بۆ دەڕەخسێ کەمترە لەو ماندیبوونەی کە ئەوان کاری تێدا دەکەنیان لە ئاس داخوازی ئەوان نییە بۆیە ئەم حاڵەتانە ڕووەدا بەڵام ئەوەی جێگای داخە ینی کۆمپانیایەکی ئاهلی بە دۆشکە خەڵک بکوژێ کۆمپانیایەکی ئاهلی بە دۆشکە تەقەلا لە دەنگێک بکە کە داوای حەقی خۆیەکە کۆمپانیایەکی ئاهلی هێز بجوولێنێ بۆ خەڵکێک کە
ئەگەر باشترین ڕاتب و موچەی بۆ بڕێتەوە 10 ساڵی تر بەهۆی دایان نەخۆشیەوە بێ لە خۆی سەرفکە لەبەوەی مە بە بگەڕێنەوە بۆ ئەم خاڵایانی ئەوانەی لەو زۆنن لە ناوچەند لەو کۆمپانیانە لەو مەسفایانە نزیکن ژیانیان زۆر لە خەتەردا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی توژبوو بە نەخۆشیە درێژخایەنە کوشندەکان هیچ ینی جگە لەوەی کە حق و مافیان نەخۆن هیچ پارێزبندیەکیان هیچ بڵێن فلترێکی پاراستنی تەندروستیان بۆ دانەناون تا ئەم بابەتەش بەو شێوە بەردەوام بێ ئەم کێشانە بە بەردەوامی نوێ بێتەوە سەرەداتەوە لە بۆی ئەمە خەڵکی ئەو زۆنە و منتیقە و ناوچەین ئەمە بابەتێکە یەکەم جار نییە بەڵام ئەوەی جێداخە حکومەت بێدەنگا یعنی من ینی زۆر لەوە ینی تووشی شۆک بوومە کۆمپانیایەک هێزی وەزارەتی پێشمەرگە ئەجوولێنێ کۆمپانیایەک هەمە ڕوو بازار دێنێتە جادە کە هاوپەیمانان دابینیان کردووە یعنی هیچبی لەوە ناکەنەوە هاوپەیمانان و لە ناویان وڵاتی ئەمریکا کەم چەک و ئۆتۆمبیلە سەربازیانیان بەو هێزانەداوە بۆ ئەوەی کە هێزێکی نیشتیمانی دروست بێ بۆ ئەوەی کە بەیانی ئەگە داعشێکات دووبارە ڕانەکەن و بەجێ نێرم بێ وڵا کەرەستەمان نییە شتێکی تر کە جێگای پێکەنینە کاک حەجیم دەسەڵاتی جێبەجێکار ئەبێ ئەم دۆخە کۆنتڕۆڵکە حکومەتە کۆمپانیاکە ئیبرای سەرۆکی حکومەتە یان سەرۆکی هەرێم ئەگەر بیوێ ڕای بگرێ یان نێری ئەم دۆخە تەشەنە بکە زیاتر خەڵک نەکوژدێ و بریندار نەبەنە زیندان یان خەڵک زیندانی نەکەن و خەڵک لە ناو گوندەکە دەرەک نەکەن سەرۆکی هەرێمە کە بڕیارێک دەرێت کە سەرۆکی فەرماندەی هێزە سەگدارەکانە ئامۆزا و کوڕەغەزووری صاحب کۆمپانیایە یعنی سەرۆکی حەزب باوکی خاوەنیەتی یعنی نازانی ڕوو لە چێ بکەیت بەچێ برێ ئێستا کاکەوەرە ئەو مشکلە حەلکە کاکەوەرە خوێنی منداری خەڵک شەربەتی مێوش نییە تۆی ڕێژی کاکە کۆمپانیایەک ئەوە نایێنێتەوە بە دۆشکە و بە هەمە ڕووبازار ڕوو لە خەڵک بکەیت یعنی شەرمە لە 2025 وڵاتێکی وەک ئەمریکا هەزاران کیلۆمەتر لێ دوورە دێ لە خەمی تۆی هێزێکی نیشتیمانی دروستکە بۆ ئەوەی کە بەیانی خاک و نیشتیمان و میلەتەکە دووپارێزی تۆ بۆ مشکلەیەکی عشایر بەکاری بێنی تۆ بۆ مشکلەی پاراستنی بەرژەوەندی کۆمپانیاکەت بەکاری بێنی ئەمانە هیچ بیر ناکەنەوە سەردەمێکی یعنی بە کەمترین کار زۆرترین هەواڵەگا ئەم ڤیددیویانە گەیتە دەست هاوپەیمانان هەولێر پایتەختە زۆرتری کورسوخانەکان لێرن هاوپەیمانان چەند دەوڵەتێکە مەشق بە پێشمەرگاکەن لەسەر شێوازی ئەم سیارانە لە شێوازی چەکەکان ئەمانە هیچ بی لەوە ناکەنەوە یێنن بۆ شەڕی عەشایری بەکاری دێنن تۆ ئەگەر یعنی حکومڕان نەبووی بە شێوەی حکومڕان و دامەزراوە بیرت نەکردەوە هەر ئەوانە حکومڕان نین ڕاستی کاک حەچیم ئەوانە من پێم وایە دەسەڵاتدارن لە مەفهومی زانستی سیاسی حکومڕان و دەسەڵاتدار دوو بابەتی زۆر لێک دوورن ئەوانە حکومڕان نین هەر تاکێک هەر مرۆڤێک لە ناو سیاست کە ویستی حکومڕانانی بیر بکاتەوە بیرکردنەوەی حکومڕانی بوو ئیش بە دامەزراوە ئەکا ئیش بە سیستەم ئەکا ئیش بۆ ئەکا خەمی خەڵک و خەمی نیشتیمان پێش هەموو شتێکە بەڵام ئەوانە دەسەڵاتن کۆمەڵە گروپێکن عایلێکن کۆبوونەوە جومگە ئەساسیەکانیان بۆ خۆیان داگیر کردووە لە بەرژەوەندی خۆیان قانونەکە درێژەکەن کورتەکەن یعنی دوێنێ وەزارەتی ناوخۆ بەیاننامێکی بڵاو کردوتەوە یعنی لە میدیاکانی خۆیان ئەو میدیا قەبانەی کە بە پارێ و کۆمپانیانە بەڕێوەچێ ئەرێ چیتر دام و دەستگاکانی حکومەت نەرمی نانوێنن ئەوانە هەڵیان لە نەرمی نواندووە ها وەکەوەی کە دیوەخانێک کە ئەمە نەرمترا وەڕاقترە بابە دام و دەستگای حکومی دامەزراوەی حکومی ڕەتی بە ڕق و شری و نەرمینە یاسایەکەیە لەژێر یاسایە بێ بۆ من و بۆ تۆ بۆ وەزیری ناوخۆ بۆ سەرۆکی حکومەت وەک یەک بێ کە وەک یەک نییە ئیتر کەی وەک نەتوانی تۆ بە دامەزراوەی ئیش بکەی ئەو ئەنجامەکەیەتی سیرکە ڕێگای مووسڵ داخرا ڕێگای بەحەرکە داخرا ڕێگای کەڵک داخرا بارەگا ئەستێ ئۆفیس ئەستێ دامەزراوەی حکومی ئەستێ کە دامەزراوی حکومی نییە بەداخەوە ئێمەش بەداخی بۆی کەوای لاتوە ئیتر ئەوەی لێ چاوەڕێکرێ یعنی من یعنی ئەمە وەکو نوکتە کاک حەچیم لە هەموو وڵاتێک یعنی کە لە ئەمریکا خۆپیشاندانی گەورە دروستە بێ لە کۆنتڕۆڵ دەرەچێ هێزێکەیە بە ناوی پۆلیسی نیشتیمانی یعنی کاری جەتیرۆر بەڕێەکە یعنی کارەکانی جەتیرۆر جێبەجێکە بۆ دامرکاندنەوە چارەسەرکردنی بابەتەکان باشە ئێستا مەگەر مەسەلەن سەرۆکی هەرێم داوا لە هێزی جەتیرۆر بکە بۆ پاراستنی ئەم دۆخەیان زیاتر خەڵک نەکوژدێ برای کۆساحب کۆمپانیا لەگەر بەرپرسی جەتیرۆرەکە برانە یعنی بەش یەکێکی ئاڵاندووە حل ناکرێ ئیتر بەداخم بە خەمی ئەوە مەکە بەو سەرما و زستانە
مناڵی ساوە و پیاوی بەتەمەن و ژنەکان و نەخۆشەکان لە سەر زادن لە ناو گوندەکانی خۆیان هاتنە دەرەوە وەکو ئەوەی کە لە ساڵی کە لە دەور پشتی گوندەکانی دەور پشتی ئەوێ سەدام حوسێنی کرد دواتر گوندەکانی خاپورەکە هیوادارمانش بیرەوە نەکەنەوە گوندەکە خاپورکەن و تەختیکە. دێمەوە خزمەت کاک بەدران سوپاس دەکەم مامۆستا عوسمان سەبارەت بووی کە کاک بەدرانیش ئاماژەی پێ کرد زۆر جار بۆ لەگەر خۆپیشاندان و ناڕەزایەتێک دەبێ میشە وشەی ئاژاوەگێر دەستی دەرەکی تێکدانەوانە بەکاردێت پێدا هەم پارتی هەم یەکێتیش کە بۆ نمونە پێشتر ئەم حاڵەتان هەبووە خۆپیشاندانی مامۆستایانە بوو لە سنووریە لە دیجیتانکردنەوەگە ئەوش سەرکوتیکردن کەی وازدەوە دێنینێ وەڵامی داواکاری خەڵک بدەنەوە بە ئاژاوەگێر ناویان نەبن وەڵامیان بدەنەوە لە ڕاستیە پێم وایە وشەی ئاژاوەگێر لای خەڵک ئیتر سواوە و خەڵک پەیامی ئاژاوەگێڕی لە دەسەڵات وەرناگرێ نەک تەنها بەرامبەر بە خەڵک بەکارێنن لەو کاتێکێکێتی و پارتی ناکۆکن بەرامبەر خۆیان بەکاریانێنن هەموو ئەوەی ئەمڕۆ میدیاکانی پارتی وتویانە خەڵکی دەستی دەرەکی و ئاژاوگێر مەبەستیانێکێتیە مەبەستیانێکێتیە بەڵێ لەبەرەوە هەر کاتێک بۆ نمونە لە کاتی پرسی لالەزارە هەمووانی میدیاکانێکێتی میدیاکانی پارتیان تۆمەتبار کرد بە هەمان ڕێگە لەبەرەوە من پێم وایە کۆمەلگا ئەو پرسیان لێوەرناگرێ وەکو خۆی و هیچ پەیامێکی دەسەڵات وەکو خۆی ناگاتە لای خەڵک لەبەرەوە بە پێچەوانەوە ئەسڵەن خەڵک زۆر جارەوەندە دەسەڵات بۆ خەڵکی خاوێن ئەوژای ئاژاوەگێڕی بەکارێناوە کۆمەلگا ئاژاوەگێڕەکانی خۆشەوێ کۆمەلگە یانی چووک بۆ کاتێک کە دەسەڵات بەیەکێک گەڵێ ئاژاوەگێڕ خەڵک یەکسەر خۆپیشاندەر و خەڵکی مەدەنی و قوربانی دەری ئێتەوە بەرچاو ئەمە خۆشبەختانە بە قازانجی خەڵک کۆمەلگە بیرەکاتەوە و هیچ کاتێک ئەوەی کە دەسەڵات پێ و تو ئاژاوەگێڕ لای خەڵک جێگیر نەبووە بگرە خۆشەویستریش بوون ئەمە یەک دووهام دەسەڵاتی مەدەنی بیر لە گوێکردنەکاتەوە لە خەڵک دەسەڵاتێک کە مەدەنی نەبێ دەسەڵاتێک هۆکاری مانەوەی خۆی لە چەکا ببینێ لە پاسەوانەکانیا ببینێ ناتوانێت گوێ بگرێت لە خەڵک دەسەڵاتێک تەنانەت گوێ بە دامەزراوەی پەرلەمانی و فەرمیەکان نەدا چۆن نەتوانێت حساب بۆ خۆپیشاندەرێ بکات چۆن نتوانانی گوێی لێ بگرێ لەبەرەوە من گەشتبین نیم بەرامبەر بە بەوەی کە دەسەڵات دوێنێ بوو هەڵبژاردن کرا ینی دەبوو خەریکی جێبەجێکردن داواکاری خەڵک بوون لە بریەوە ئێستا خەڵک سەرکوت دەکرێ ئەوان بەڕاستی بەداخەوە هەڵبژاردنەکان باراستەیەکن کە ئەوان سوورتر بکە لەسەرەوەی خراپتر حکومڕانی ئەم وڵاتە بکەن و گوێ نەدەن بەوە هێشتا دۆخی خراپی خەڵک هێشتا دۆخی خراپی حکومڕانی نەگەشتۆتە ئەوەی کە هەڵبژاردنەکان مەترسیان لەسەر هەڵبژاردنەکە دەڵێن جێبەجیان نەکرد بۆیە ئەوەی لێکەوتەوە هیچ بەڵێنێک پێش هەڵبژاردن بەڵێنیان پێدا بوون کە سوودمەند بن دانیشتوانیە بووندە لەو پاڵاوگەیە بەس دوایی سوودمەند نەبوون بەس پرسیارێکی 150 کەس دەکرێت دابمەزرێ بۆ پاڵاوگەی پرسیارێکی جدی بۆ ئەو گوندە سوودمەند بن لەو پاڵاوگەیە ئەو پاڵاوگەیە بە نەوت هێرێمی کوردستانی شەکا بە نەوتی ژێرزەوی ئەم وڵاتە ئیشەکا بێ هەموو کۆمەلگە سوودمەند بێلەی ئەبێ هەموو کۆمەلگە سوودمەند بێلەی لەگەڵ یا ئەو گوندە ئەوانەی دەوروبەری زیاتر چونکە بەڕاستی کە خەڵکی زۆر تێدایە جا سەرنج بدە ئەوان بەڕاستی نەک ئەوەی کۆمەلگە سوودمەند نەبوولی پاڵاوگەیەکی گەورن نەگەر ئەوە چەندین پاڵاوگەی تر هەن بەڕاستیان پاڵاوگانە ئەگەر خەڵک سوودمەند نەلی ئێستا لەم وەرزیستانە بەڕێوە نەوت بە چەند ئەکڕێ هەر بە ڕۆژانە بانزین بە چەند تێئەکرێ ئەم پاڵاوگانە پارەکانیان بۆ کوێ ئەچێ بەنەوتی چی بەنەوتی ئێمە لەبەرەوە پاڵاوگەکانی ئەم هەرێمە خەڵک سوودمەند نەلێنیان بۆیە کاتێک کە زیانیشان پێگا خەڵک بە زیانگەیاندن بەخۆی نازانێ بۆ نمونە بۆچی دەسەڵات ئەمجارە زۆر جەختی لەسەرەوە کردەوە ئەها کاتێک کە دراوە لە کۆرمۆر تۆ کارەبات نییە ئەوێ بیکاتەوە بە مڵکی خەڵک سەرنج بدە بۆچی خەڵک تاکە جارێک هەستی کرد دراوە لە شتێک خۆی زەرری کردووە کۆرمۆر بوو لەبەری کارەباکەی بڕابوو ئێستا ئەو پاڵاوگەیە داش بخرێت بنزین هەروەکو خۆیەتی ئەسڵەن باشتر دەرگای هاتنی بنزین لە بەغداوە بکەنەوە بنزین دەبێتەوە بە خوار زۆر لەو سارە لەبەرەوە پاڵاوگەکانی ئەم پاڵاوەکانی وڵاتە نە دینارێت نەوتیان دابەزاندوە نە دیدارێ بنزین خەڵک بۆ بە مڵکی خۆیانی بزانێ بەڕاستی ئەمە بۆ بڵێن سوودمەندین لەم ئینە نا
ئەو میدیانە سوودمەندن کە ئێستا بەرگریان لێکەن ئەو میدیانە سوودمەندن لە نەوت و داهاتی ئەم وڵاتە کە ئێستا زۆر بە ناشیرینی کەوتونەتە وێزەیەک میدیاکان بە پارەی نەوتی ئەم وڵاتە کارەکەن بوونەتە هۆی تێکدانی میزاجی ڕایگشتی بوونەتە هۆی بەڵێ لە هەردوو لا بۆ نمونە لە کاتی لالەزارە میدیاکانی ئەوانەی کە لە سنووری زۆنی زەردن و ئێستاژ ئەوانێک لە سنووری زۆری زەودن بەڕاستی هەردووکیان نابەرپرسانە مامەڵاکەن ئەبێ میدیا وەکو خۆی هەواڵەکان نەقڵ بکە ئێستا پرسی گوندی لاجانی ئەمڕۆ پرسێکی مرۆیی بوو ئەمڕۆ پێویست ناکە بە چەواشەکاری و بەلا ڕێیابردن هەواڵەکە وەکو خۆی کاریگەری جددی هەیە هەواڵەکە وەکو خۆی کاریگەری کاردانەوەی لەسەر راستی کۆمەلگایە بەڵام کە تۆ بەلا ڕێیا ئەبەی ئەسڵن کاردانە و ئەسڵیەکەشی ونەکەی ئاتیفەی خەڵک لەگەڵ یاون ئەەکەی چونکە تۆ بۆ پرسەکە ئەەکەیتە سیاسی پرسەکە خۆی پرسێکی ئینسانی خەڵکی بۆ نمونە هەموو ماڵێک لەم وڵاتە کاتێککە پیرەژنێک منداڵێک بە تەمەنێکە بینێ بە قراخی ئەو جادا لە ماڵەکە تۆتە دەرەوە مەترسی لەسرە دڵی لەگەڵیایەتی بۆ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و کەس دڵی لێنەدا بووە خۆ زۆر نزیکن لاوانەوەە ئەوان بە حسابی ڕاگەنراوەکان بێ خۆیان زۆر بنزیکیان نەزانن و بەڕاستی بەڵام لێرەواڵین ئاوا مامەڵە لەگەڵ پرسی خەڵکان ناکرێ ئاوا مامەڵە لەگەڵ گرفتان ناکرێ گرفتی پاڵاو چوونە سەر بۆ نمونە گرژەکانی بەردەم پاڵاوگەکە ئەوەندە ئاسان بوون کە پێویستی نەکرد دوو کاتژمێر دواتر بەردەوام بێت بەڵام کاتێککە تۆ بەڵێ کاتێککە تۆ مامەڵەکەت خوێنی تاڕژێ بەوەش ناوەستی ئەچیت لە گوندەکە خەڵک دەستگیرەکەی لێگەڕێ با هەور بێتەوە 4 ڕۆژی بەسەرا بچێ بە پێی یاسا لە چ لە هێزە سەربازیەکان کێتەقەی کردووە چ لە هێزە مەدەنیەکان خەڵک ئەگەر ئاژاوەگەڕێکی تیاابێ ئەگەر مەبەستم ئەوەیە لە هەر لایەکە تۆ بە پێی یاسا بانگیانەکەی با 4 ڕۆژ هەزاران کەس لە وڵاتە ئەمری بڵقەفزیانەیە هیچ کەسێک نایگرێ تۆمەتبارن بە کوشتنی خەڵک هیچ کەسێک نایگرێ لێگەڕم با 2 ساعت وڵاتە هێور بێتەوە بە ڕێگەیەکی ئاسایی لە ڕێگەی پۆلیسەوە خەڵگە نێرین تاوانبارەکان دەستنیشانەکەی بەڵام لە پێشەوە بێت تاوانبارە ئەمنیەکان دەستنیشان بکەیت لە پێشەوە ئەبێ ئەوانە دەستنیشان بکەیت کە تقەیان کردووە لە خەڵک تۆ ناکرێ هەموو چەک بەدەستەکانی خۆت بە بێتاوان و ئەهلی بەرگریکردن لە مافی خۆت بزانی خەڵکیش بە گێرە شێوێن ئەبێ بەرپرسانە مامەڵە بکرێ بۆ ئەوەی ئەم ڕووداوانە دووبارە نەبێن کاک بەدران بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە بوونی چەک مامۆستاش ئاماژەیەکی کورتی پێکرد چەک چ لە دەستی حەزب بێ چ لە دەستی شەخص بێ چ عاشیرت بێ ئەو هەموو چەکە ینی جیاوازی نیەوەیە و مەترسیشە بۆ سەر داهاتوێرەمی کوردستان کە ئێستا بڵێنێمە چەکداری حیزبمان هەیە خەڵک پێیەتی عاشیرت پێیەتی ئەزانی کاک حەکیم ئێمە کۆمەلگەی شەرقی بەعام کۆمەلگەیەکە لەسەر عەسابەژی ینی مناڵ کە پێگرێ لە ماڵەوە چەکێکی باغی بۆ کڕنەوە ئەمە تەقەیە ئیتر بەو شێوە گەورە بێ کە گەورەشە بێ پێی وایە فەرزە چەکێک لە ماڵ و هەبێ بۆی کە ڕێ بۆ ڕۆژی ڕەش گواز لە هەموو ئەوانە دێنین ئەوەی جێگای سەرنج بێوارە بریکاری وەزارەتی پێشمەرگە دەرێمە ئاگاداری هیچ لە جوولەی ئەو هێزانە نین باش ئەمە دەرخەری ئەوەیە دووبارە وەزارەتی پێشمەرگە شکستی هێناوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە توندی بانگەشەی ئەوانە کرد کە هێزی پێشمەرگە هەموو هێزە حزبەکان لە ژێر چەتی وەزارەتی پێشمەرگە کۆکرێتەوە و خەریکن لە قۆناغی کۆتایینە و هاوپەیمانان ئاگاداری ئەو بابەتەیە و چەکانەی کە لە هاوپەیمانە وەرەگیرە ئۆتۆمبیلە سەربازانەی لە هاوپەیمانە وەرەگیرێ لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە لە کاتێکدا ئەوەی ئەمڕۆ ئێوارە بریکاری وەزارەتی پێشمەرگە باسی کرد کەوایە ئێمە ئەگەڕێنەوە بۆ خاڵی سەرەتا ئەوەی هەیە لەدەست ئەشخاصە کەسەکان جوولەی پێەکە مەسەلەن لیوای فلان و لیوای فلان ئەچێ بۆ تەقەکردن و بۆ کۆتڕۆکردنی دۆخێک کە کۆتڕۆی نەکرا بەڕاست و چەپ ئەیتەقێنێ و ئەیکوژێ و برینداریەکە و سزنیەکە و دەربەدەریەکە ئەوە ینی خاڵێکی زۆر مەترسیە لەوەی کە ئەمە پێمان وابوو لە ساڵی 2026 کە کۆتا وادەیە بە پێوزانیارێ من کە هاوپەیمانان بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆ هۆرد و هێزەکانی 1970 دایان ناو کە ئیترە بێ نابێ هێزی حزبی بمێنێ وەڵام یعنی ئێستا کە ئەوەی ئەمڕۆ دوێنێ و پێرێبینیمان ئەمەی هەموو باتڵ کردەوە بەداخەوە ئەوە من بەخۆشم بە دۆخە زۆر ڕەش بینم ئەوەی جێگای داخە ینی ئەوەی من خەمی لێ خۆم هیچ لەوە نییە کە لاناس چی لێ دێیان چی لێ نالەوەی لاناس لە دەرەوەی شار ژەهر بڵاوە کادۆت ئەداتە ناو ئەیداتە خەڵک
ئەیدات ئەم گورنشینانە لە ناو شارش دەستێک خستە ناو جیفانی هەموو ئەوانەی کە ئۆتۆمبیلیانە یان پارەکە نەفتەکەش بە بەلاژ وەرەگەی لە حکوومەتیان بە پارێکی ڕەمزی دەنێ یعنی بە هەموو سەرەکان کۆمپانیای حزبی و بنەماڵەیی ئەی خوا و لە باغەر و لە بەرچی خۆیەکە و لە دەرەوە سەرفیەکە و ژیانی خۆش و شانە پێژی ژارەکەش بۆ خەڵکی گوندەکانەکە پێڕەوە نابینێ موچێکی تۆزێک معقولی بداتێ لە ئامان کاتدا گەربێتە زادا هەمە ڕوو بازارەکەی بۆ زولێنێ من بەو خاڵە زۆر ڕەش بینم کاک حەچیم ڕازگۆ بووم لەگەرت یعنی پلانی حکوومەتی عێراق و وەزارەتی بەرگری و نوێنەری ترامپ بۆ عێراق ئەوەیە کە هیچ هێزێک لە 2026 لە دەرەوەی دامەزراوە حکومیەکان نەمێنێن پێم وایە و پامەوێ ئەوەی ئەو هێزەی بمێنێ ئەکەوێتە بلاکلیست یعنی ئێمە هێزی پێشمەگە لە 92 کە وەزارەتێک دروستکراوە بەنای وەزارەتی پێشمەگە دوو حزب لە یعنی جولیان پێکردو لە دەست کۆنتڕۆلەکە دەستە خۆیان بووە تا ساڵی 2056 لە لیستی تیرۆر بوونە تقریبا 10 ساڵ 15 ساڵ لە لیستی تیرۆر هاتە دەرێ ئەگەر بەو شێوەیە بەو ئاراستەیە جوولەی پێ بکەن و بەو ئاراستەیە بێباک بن لە پەیامی وڵاتانی زلهێز وڵاتانی هاوپەیمان دوش بە تیرۆر ئێمە گەڕێنەوە نەک ساڵی 2005 زەمانگەڕێنەوە بۆ ساڵی 2000 ساڵی 94 و 95 کە من پێم وایە ئەو برادرانەی کە لە هەڕەمی دەسەڵاتەکەن یعنی چاویان یان ڕقەمێکی خەیاڵی دۆلاریان لە مێشتی خۆیان نیشان کردووە ئەبێ بگەن بەو ژمارەیە ئیتر لە خوارەوە ئاگادار نین چی لێ دێ چی لێ دێ نیشتیمان دەبینێ میلەت چی لێ دێ هەرێمەکە چی لێ دێ وڵاتانی ئەقلیمی چۆن مامەڵەت لەگەرەکەن کە من پێم وایە ئەم جەوە بە میزاجی ئەوانە ئەگەر دەستی ئەوانشی تدانە بێ لە بۆی بایمە بیرمان نەچێگا حەچیم ئەم ناوچەی کە گوندی لازان و بە زۆنەکە بە گشتی کۆمپانیا توچەکان تا حدێک کۆتڕۆلیان کردو بۆ خۆیان هەر ئەوانش ئەو خەکە دەچەوسێنەوە لە ڕێ بریکارەکانیانەوە بۆیە من بەداخەم و خاڵێکی یەکجار ناخۆشە و چەندی سیرەکەی بەرەو تەشەنە ئەڕوا زوڵمێکی زۆر لەو خەڵکە ئەکرێ پارتی دووزار زوڵم لەو خەڵکە کاک حەچیم جارێکیان ئەوەیە کە کوردن زاریەوەیە کە خەڵکی خۆی و دەنگدەری خۆینە بەڵێ بەس وەکو کێشەش هەیە لە بینی پارتی وەکو حزب لەگەڵ بەشێک لە عاشیرەتەکان لەو ناوچێ کێشە هەیە زۆرە کاک حەچیم ئەمە بابەتێکی قوڵە لە ساڵی لە سەرەتای شێستەوە ئەم دۆخە هەبووە ینی تەنانەت ئەوەی کە ئێستا کە شپارەی پێخۆن ئەو شۆڕشی ئەیلولەی کە باسەکرێ لەسەر ئەم شەڕە عەشیرەتە بوو کە زێباریەکانیان تیرۆر کرد ئێستاش لە دوای 2023 کە ئەوانە دەسەڵاتدارن لەو ناوچەیە زێباریەکان وایە لە ڕانیان و هەرچەکان لە سلێمانین سوورچەکان لە سلێمانین ئەوە گەردیەکان بەشێکیان لە ڕۆیشتون بۆ باکووری کوردستان نەماون لێرە ڕێکانیەکان بە هەمان شێوە ینی ئەو مشکلەیە نزیکی بە 50 ساڵی ڕابردوو بەردەوام یعنی پارتی وەکو بنەماڵە وەکو عەشیرەت هیچ عەشیرەتێکی قبوڵ نییە ئەبێ هەمووی لە خوارە خۆی بێ و ئەمە توانین بڵێن ئەمەی ڕوو ئەدا کۆنەبرینە هیچ عەشیرەتی هەرچی ئێستاوا لە سلێمانیە لە سلێمانی و ئەڵێ ئەمەوە قبوڵ ناکەین گەلی هەرچی قابلی ئەوە نیە بچەوسێتەوە گەلی هەرچی یعنی ئەگەر بگەڕێتەوە مێژوەکەیان ینی ڕئیس عەشیرەتی هەرچی ئێستا لە سلێمانیە زۆرتی مڵکوماڵی لە دۆک دەستی بەسەدا گیراوە ڕئیس عەشیرەتی سوورتی بە ئەمان شێوە لە سلێمانیە مڵکوماڵی لە دەشتی هەریر و لە منتیقەی بادینان دەستی بەسەدا گیراوە زێباریەکان لە 2023 لە دوای پرۆسەی عێراق مووسڵ و دەشتینەوەیان بەجێشتی هەموو مڵکوماڵیان داگیر کراوە کە لە ساڵی 63 لەگە بارزانیەکان یەکترە کوژن ئەمە کۆنەبرینێکە من یعنی تێڕوانینێک لە چەمکی عەشایر هەیە کاک حەچیم ئەڵێن پیاوی عەشایر و پیاوی دیوەخان پیاوێکی حیسابیە هەمیشە حیسابی ڕابردووەکە بەڵام برادرانی پارتی بنەماڵی بارزانانی و زەبڕەچایی ئەوەش ناکەن بەیانی ئەگەر واقعێک دۆخێک سوڕا دۆخێک لە بەژۆندی ئەوان نەبوو ڕێچکەیەک یعنی خەتڕەجعەک نەماوە بۆی کە تێیدا دەربچن ئەوەش کارەستا دروستە سوپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا عوسمان سوارد بە هێزی چەکداری حەزب چەندە مەترسی گەورەیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و ئێستا بڵم زیاتریش بۆ ڕوبەڕووبوونەوەی داواکاری خەڵک زۆر ئازانوەیە بەزەیمەت دەبین ئێستا هێرشی درۆنی کرا سەر بۆم لە کۆرمەوە خۆیان دەزان کە گروپی چەکدارە و لە ناوچێکی دیاری کراوە پێشترێکی درۆنیە بۆ سە سنووری هەولێر بەڵام وەڵامدانەوەیان نییە ئەنی ئەگەر وەڵامدانەوەیکی سەرەتاییش بێ بەڵام بۆ خەڵک بۆچی بۆ ناو لە ڕاستیە ئەوەندە ئازان ئێمە لەوە تێگەشتوین هێزی سەربازی بۆ پارێزگاری خۆیان لە ناو خۆیان بەکارهێنن واتە ئەگەر سەرنج بدەیت کاتێکە
هێز جوڵا بەرەولالەوات بەیاننامەی فەرمی حکوومەت ئەڵێ ماگاداریم چوڵ ئەوەی لالەزار لە بەڵێ ئەوەی لالەزار لە سلێمانی ینی بەیاننامەی فەرمی حکوومەت ئەڵێ ماگاداری و جوڵەنین لە هەمان کاتا لە تیڤەکانی خۆیان ئەڵێن ئەوەندە هزار لە کۆماندۆ ئەوەندە هزار لە چی ئەوەندە هزار لە چی واتە ناوی هەموو هێزەکان هێنن جوڵەی پێکراوە ئەڵێ ماگاداری نین ئەمە پێمان ئەڵێ فەزاحەتە لە وڵاتە ڕوئەدا ئێستاش بۆ نمونە جێگیری وەزیری پێشمەرگەیان هەر کەسێکی بریکاری وەزیری پێشمەرگەر کەسێکی لەبەرەوە ئەو ڕووداوانەی کە لێرە ڕوئەدەن ئەو بەرپرسانەی کە پارتینۆڵێ ماگەداری نین ئەوانەشی کە لەولا ڕوئەدەن بەرپرسەکان یەکێتی ئەڵێ نێ ماگەداری نین لەم نێوەندا هیچ کەس حساب بۆ دامەزراوی وڵاتە ناکە لەم نێوەندا هیچ کەس حساب بۆ دەوڵەتداری ناکە ئەوان بەتەنگ سومعەی ئەو حکوومەتەوە نین کە خۆیان پێکێنەرین ینی ناکرێتەوە بەرپرسی دام بۆ نمونە بەڕێوبەری قوتابخانەیەک بێ هیچ بەتەنگ سومعی قوتابخانەکەیەوە نەبێ ناکرێتەوە بەڕێوبەری فەرمانگەیەک بیت و هیچ بەتەنگ سومعی ئینەوە ناکرێتەوە کاک حەکیمێسە بەتەنگ سومعی کەناڵی ئاسمانی پەیامەوە نەبی ئەمان هاتوون زۆر جار پەیامەکانیان کەناڵەکانیان ڕۆژانە ئەتکی دامەزراوە فەرمیەکانی وڵاتاکەن یعنی بە ئیهانەکردن تانە لێدان حساب نەکردن بۆ دەوڵەت زەڕبکردنەوە دیوێکی تری زۆر خراپی میدیایی هەیە لەگەڵ مامەڵەکردن تۆخکردنەوەی دەماری عەشیرەتگەری ئەم وڵاتە بەرەوکوێ بە تۆخکردنەوەی ئەوەی ئەم عەشیرەتە و ئەو عەشیرەتە ڕاستە ئێستا ڕەنگە خەڵکێک پێی خۆش بێ بەرامبەر پارتیە جارێکی تر بەرامبەرێکێتی بێ بەڵام لە ڕاستیە خودی گرفتەکە لە تۆخکردنەوەی گرفتەکانایە لە عەشیرەتێکە ینی تۆ چۆن ئەبێبێی لە 2025 لەسەر بینەمای عەشیرەتگەری هەواڵی خۆتدا بڕێژی هاوڵاتیە وڵاتەن لاجانیەکان هەرکیش نەبن گریمان هەریەکەی سوێنێ هاوڵاتیە وڵات هەیە تۆ وەکو هاوڵاتیەکی سڤیل ئەبێ هاوسۆزی بی لەگەڵی بی مهم نییە ئەم کەسە دەنگدەری پارتیان یەکێتیە مهمەوەیە ستەمێکی بەرامبەرەکرێ بۆیە هەموو میدیانەی لە ڕووی ختووکەی دەماری عەشیرەتگەری ئەدەن هەرێمی کوردستان نەگەڕێنەوە بۆ دواوە ئێمە قۆناغی عەشیرەتگەریمان زۆر بە سەختی تێپەڕاند حکومەتی بەعەز هات لە ڕێگەی مستەشار و مستەشارەکانەوە دەماری عەشیرەتگەری تۆخ کردەوە دوای ئەوە جارێکی ترە مێزانە بۆمانەوەی خۆیان دیسان ویستیان دەماری عەشیرەتگەری تێکەوە ئێستا ئێمە دوو زۆنین هێشتا نەبووینەتەوە بە یەک زۆن ئەتانەوێ بمانکەنەوە بە 50 پارچە و 50 جۆر عەشیرەت ئەمە چ بەرپرسیارەتیەکەی لە میدیایان وڵاتە هەیە بە پارەیە وڵاتە میدیاکانە ڕۆن بەڕێوە ئەو میدیایانە کە بەڕاستی کەمن زۆر بەهێزن کاریگەری جددیان هەیە و هەموو کاریگەریان بە سلبی ئەگەڕێتەوە بەسەر وڵاتە کاکە ڕێز لە دامەزراوە فەرمیەکانی وڵاتە ناگرن ئیهانەیەکەن ڕێز لە شعوری خەڵک ناگرن کاکە هەموو پیشەکەیان بۆتە چاواشەکردنی خەڵک هەموو پیشەکەیان بۆتە بەلا ڕێیابردنی ڕایگشتی سەرنجلادان لەسەر دۆخە تەواوەکە بۆ سەر دۆخێکی مزەیەف ئەمە پیشەی میدیا نییە ئەمە لەبەر ئەوە ئەگەر ئەمە گرفتێکی گەورەیە دەسەڵا لەسەر سێ پێوەستاوە برنی داهات هێزی چەکدار میدیای چاواشەکە باوەڕم وایە 5 ساڵی ڕابردووەوە زۆرتر دەستی پێکردووە میدیا لە ئێستاە بەقەدەر چەک مەترسیە لەسەر هەرێمە هەندێک میدیا دروست بوون بەقەدەر چەک مەترسیدارن بەقەدەر چەک لە دەرەوەی چەکی نایاسایی مەترسین لەسەر وڵاتە و پێویستە دوای چارەسەرکردنی ئەم دۆخە بەڕاستی میکانزمی جددی بەرامبەر بە ئەو میکانزم بگیرێتە بەر وە کۆمەڵگە بیان خاتە دەرەوەی ڕایگشتی و لە هەر جێگەیەک ئەم جۆرە میدیانە لە داهاتوە تەنانە دەگەر مایکەکانیان چۆی خەڵک ئەبێ خەڵک بە نەفرەتیان کا بڵێ ئێوە بەشێکن لە تێکدانی ڕایگشتی بەشێکن لە چاواشەکردن بەشێکن لە ختووکەدانی دەماری عەشیرەتگەری و بەشێکن لە ئاڵۆزکردنی دۆخەکە و قەلەقی یعنی میدیا ئەتوانێ ئەو سەقامگیریەش هەیە لە ناو خێزانەکانە تێکی بدا قەلەقی بۆ دروست بکە قەلەقی بە بازار دروستەکە یعنی بە کاریگەری لەسەر تەنانەت وەبەرهێنان و هەموو ئەمانە هەیە بەڵام بەبێک ئەوەی گوێ بدەنە بەمە هەمووشی بچی ئەگەر میدیایەک ئازادە بۆ نمونە لە دەرەوەی پار نا میدیایەک بە سەروەتی وڵاتە
بەداهاتی ئەم وڵاتە بە پارەی زەبەلاح ئەم وڵاتە بەڕێوە بچێ نابێەوە مامەڵە لەگەڵ خەڵکا بکە. سوپاس دەکەم ئێمە خزمەت کاک بەدران کاتمان کەماوە بەس پێ دوای دۆخەکە بەرەو کوێ دەڕوا پێ دوای بە تەواوەتی چارەسەر بکرێ داواکاری خەڵکێ بوو داواکاری زۆر سادە بوون بەڵام ئمە بینیمان شەیدکردنی و گەنجە هەژاری کەرکووکی شەبوو پێ دوای کەسی سزادری لەسەرە و کە ڕۆژانە بڵین وەکو شوفێر ئیشی دەکرد بە 15,000 دینار و لەوێ بڵین شەید کرا بە کورتی بێ سپاس دەکەم. ئەزانی مامۆستا حەکیم هەم خەڵکەکەی ناوچەکە بە تایبەت گوندی لاجان و هەم خاوەن کۆمپانیا ینی بووە بابەتەکە بۆ بە عینادی بۆ بە عشایری ینی لەوە دەرچووە کە ئێستا خاوەن کۆمپانیا پێی وایە ئەگەر داواکاریەکەی خەڵکە جێبەجێ بکە تەنەزولی کردووە پێی وایە غەدری لێکرێ پێی وایە زیادە مەسرەفیان چونکە من بەوردی من کە سوکار و ڕەفیقی ئێمە لەوێنە ئەڵێ پێی گوتم بە گۆڕی فرانس سەرکردا نالین یەک هەرچی لێرە بێ یعنی شتەکە دابەزیوە بۆی کە مافی هاوڵاتی بوونە کۆمپانیا ئەبێ لە ئاست چاوەڕوانی خەڵک بێ ئەبێ مافی خەڵکی دەڤەرەکە کە پرفێکی یاساییە لە هەموو دنیا کاتێک کە پرۆژەیەک لە شوێنەکەیە خەڵکی شوێنەکە سوودمەند و قەرەبوو ئەکرێنەوە کۆمپانیاکە لە جیاتەوەی کە بەدەم داواکاری خەڵکەکەەوە بێ ئاستاوە هێزی جولاندووە لەگە هێز جولاندنەکە خەڵک کوژراوە خەڵک بریندارەکە زیندانی کراوە گەماروی کەس و کاری ئەو زیندانیانە دراوە و ماڵ پشکنین بۆ ئەو بکرێزان چەند چەکی لێ و چەکەکانیان بستێن ینی بابەتەکە لە هەموو دنیا بابەتێکەیە کەسێک حەلی وەسەتەکە بۆی کە دۆخەکە بۆی کە دۆخەکە ئەوان بێتەوە بۆی دۆخەکە بە ئاراستەیەکی خراپدا نەڕوە بەڵام ینی کەسی ینی حکوومەت لەناو حکوومەت هەمیشە وەزارەتی ناوخۆیە ئێمە سەیرەکە ینی دوێنێ و ئەم ڕۆژ وەزارەتی ناوخۆ بۆ بە سەکۆیەکی حیزبی پەیامی تێدا بڵاوکرێتەوە وەڵامی کەناڵەکانە درێتەوە یعنی ئەوەی هەموو ئیشێکەکە ئیشی وەزارەتی ناوخۆ ناکە باشە یعنی بەیاننامەی حزب دێنێ بەناوی وەزارەتی ناوخۆی خوێندرێتەوە یعنی حکوومەت شەرعیەت ئەدا لە ڕێی دامەزراوە حکومیەکانەوە شەرعیەت دەدا بەوەی کە ئەوەی ڕوودەدا حەق بە کۆمپانیاکەیە ینی ئەمە کارە ساتەکەیە ئەگەر خاوەن کۆمپانیا و حزبی دەسەڵاتدار لەو ناوچەیە بەو شێوە بیر بکەنەوە مەسەلەن بە کابرای زڵم لێکرا و مەزلوم بێ ئاژاوەجێر ئەگەر ئەو ئاژاوەجێر بێ تۆ چەکداری یانزانی دەستەواژەی چەکدار دەستەواژەیە کە دوور لە هەموو دامەزراوە یاسایەک و هێزشی نیشتیمانی ئەگەر ئاژاوەجی ئەگەر هاوڵاتیەک داوای مافی خۆی بکات کە حەقی خوراوە یان زەوی داگیر کراوە پێی بری ئاژاوەجێر تۆ هێزێکت هێناوە هێزە بەناوی حکوومەت هێزی حکوومەت نییە ئەوە چەکدارە دەستەواژەی چەکدار دەستەواژەیەکە بۆ بەربەری و بۆ ئەوانەی کە ڕێگرن و بۆ یعنی هەموو شتێکە هێزی نیشتیمانی و هێزی دامەزراوە نییە بۆیە من خۆم ینی سەیت دۆخەکەکەم پێم وانە ینی دۆخەکە بە ئەرێنی نبینم بەڕاستیش ینی ساعات 8 بەر لەوەی کە دێمە ناو ستۆدیۆکەیەوە من لەگە چەندی ڕەفیقی خۆم کە لێ کە سوکاریان گیراوە ینی هاوڕێی خۆمێ هاو پیشەی خۆمێ کاک حەکیم ینی گوتی بەدران کە ئەچیتە پەیام شعرێکی مامۆستا هەیە منی بەبیهێنامەوەتی هیوادارم شعرەکەم بخوێنەوە ینی من حەزەکەم شعرەکەی پەیامەکەی ئەو ڕەفیقم بگێنم کاک حەکیم مامۆستا هەیە من مکریانی دەرێ دەمگرێ ئەمما لە گرتوخانە ڕق ئەستورترمەکە لێم ئەدا ئەمما لەسەر داواکەی خۆم سوورترم ئەکا ئەم کوژێ ئەمما بەگشت زەلادەکەم دادێمەوە کوردم و ناتوێمەوە زە لەسەر ئاخیر ڕستا گوتم کاک ئاخیر خۆ ئەو هێزەش کووردە گوتی ئەو هێزە کورد نییە ئەگە کورد بێ کورد ناکوژێ ئەو هێزە بەکرێگرتەی کەوا سووری بە لەشکری دژمنی کووردە یعنی پێناسەی زۆر جوانی لەو هێزە کرد لەبۆی ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە سەرچاوی سروشتی کاکچیم کۆمپانیا تورکیەکانش داگیریان کردو تا حدێکی زۆر بەداخەوە بۆ دۆخە هیوادارم زیاتر خوێنی مناڵی فەقیر نەڕژێت بەڵێ سوپاس دەکەین کاک بەدران مەحێدین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها مەستا عوسمان گوڵپیرە سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ